ئەوەی کە تا ئەوڕۆ ڕۆیشتووە هەمووی لە بەرژەوەندی تا کۆتایی جەلسەش لە بەرژەوەندی ئەو ڕاگیراوانەتەوە بوو، هیچ بەڵگەیەک و دیکۆمنتێک ئەدلەیەکی مقنع نەبوو کە ئەو بەڕێزانە ئەو ڕاگیراوانە بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوانە سزا بدرێت. دۆسیەکە زۆر بوو، چەند گروپ چات توشتیوە هەیە، پیان محکەمە پێڕان نەگەیشتەمووی تەواو بکە و دادگاش ڕێگای زۆری پێداین بە هەمومان، هەم لە سەرۆکی دادگا لە ئەندامانی دادگا ڕێگایان پێداین بە کەیفی خۆمان تاقیبێکمان هەبی، پرسیارێکمان هەبی. تەنها ئەمە یەک ملاحەزەمان هەبوو وەکو تیمی پارێزەرە پێشکەشی دەستەی سەرۆکایی دادگامان کرد، بەداخەوە ڕەتیان کردەوە. ئەویش ئەوە بوو داوامان کرد کە نوێنەری ئاسایش بە هیچ شێوەیەک لۆینێ لە ژووری دادگا حەزوری هەبێ، لەبەرەوەی هیچ نەسێکی قانونی نییە کە نوێنەری ئاسایی دەژۆرێ بێ، ناکرێ ئاسایش خۆی حەکەم بێ خۆی خەسم بێ. بەڵام دیار بوو دەستەی سەرۆکایی دادگا بە تێک ڕایدەنگ ئەو داواکاری ئێمە ڕەت کردەوە، ئاسایش هەر حەزوری هەبوو لە ژوورەوە. بەڵام ئەوانی تر ئەو بەڕێزارەی کە کرابوونە شاهد لەسەر ئەوانە، ئەو 5 چالاکان ڕۆژنامەنووسێک کە بەیانی دادگایکردنیتیان ئەوانە کرابوونە شاهد لەسەر ئەوانە، و لە هەمان کە ئەوانش کراونەتە شاهد لەسەر ئەوانی تر. بە پێی وتە شاهدەکان کە لە بەردەم دادگا قسەیان کرد، بەڕێزان لە ژۆرێ بە چاوی خۆیان بینیان، هیچ قسەیەکیان نەکرد، گوتیان ئەمە نە ئاگادارین نە زانیاریمان هەیە، نە هیچ گروپێک تشکیل کرایە، گروپی چەکداری، نە هیچ گروپێکی سیاسی تشکیل کرایە. ئەوەی کە نووسراوە تەنها پشتیان بە چەند قسەیەکی مخبر سری و شاهدێکی بە ژمارە 33 بەستووە کە ئەوانش قسەکانیان تێک ناکاتەوە، لەبەرەوەی بەشێکیان باس ئەوەی دەکەن کە گوایە ئەوانە ویستیان لەگەڵ کۆمەلگای مەدەنی لە جەماعەتێک لە کۆمەڵی مەدەنی لە بەغدا پەیوەندیان دروست کردووە کە ئەوەش نابێتە تاوان، یاخود هەرەوە ویستیانە پاڵپشتی لە مستەفا کازمی بکەن، ئەوەش هەر نابێتە تاوان. یان ئەوانە پێشتر پەیوەندیان هەبووە لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم کە ئێستا سەرۆک کۆماری عێراقە، پێشتر هێزێکی بە بەناوی هایپەیمانی، ئەوەش نابێتە تاوان. ئەو قسانەیان باس کردی، ئەوانەش بەڵگەی مقنعینە، بای ئەوەی نینە کە ئەو بەڕێزانە پێ حکم بدرێن. ئینشاءڵڵا جەلسەی دادی کۆتایی پێدێ. هۆکارەکە ئەوە بوو کە پەراوەکە زۆر بوو، دادگاش پێشتر 2 دۆسیەی تری مخدراتی بینی بوو، لەبەرەوە پێڕان نەگەیشتن، مەوعیدەکە دیار نەکرا، دواتر مەوعیدەکەی ئینشاءڵڵا بۆ ڕاگەشتی ڕادەگەێنین. بەڕێزان وەڵا ئێمە چەند سەرنجێکمان هەیە. یەکەم ئەوەی من لەگەڵ هاوڕێیانمانە بینیمان، ئەم بەڕێزانە وەکو ئەوانی تریش تۆمەتبارن بۆ نمونە بە تەقینەوە بە هەوڵی تیرۆرکردنی چەند کەسێک، بەڵام هیچ بەڵگەیەک نییە. بۆ نمونە ئەگەر گروپێکی چەکدارە بێ هەوڵی تیرۆر بداخوا ئەبێ بەلایکەمەوە کلاشینکۆفێکیان هەبێت، ئەوەی لیان گیراوە موبایلە، لاپتۆپە، سیارەیە، فاسلینگە، هەوەی مامۆسایی ئەمانەیە، هیچ کام لەو شاهیدانەی کە کرابوون بە شاهید بەسەریانەوە هیچ شاهیدیەکیان نەدا، واتە 5 شاهید